لە ڕۆژی جیهانی تالاسیما توشبوانی تالاسیمای کوردستان بەهۆی بێئومێدبوونیان لە حکوومەت داوا لە خێرخوازان دەکەن بەهانەیان بچن و دەرمان و خوێنیان بۆ دابین بکەن. ئەوان دەڵێن هیچ بەرپرسێکی هەرێم نەماوە کە لە دەرگای نەدەین بۆ ئەوەی کار بکە بۆ باشترکردنی ژیان و گوزەران و دابینکردنی دەرمان بۆ توشبوانی تالاسیما، بەڵام تا ئێستا ئاوڕی جدیان لێ نەداینەوە. لە وڵاتێک دەژین ئەگەر هاتو نەخۆشێکی مەسئولەکان کاربەدەستەکان هاتو ئەو هەمان نەخۆشیە بە بێش و گومان چارەسەرێکی ئەو تۆیان دەکرد بنبڕیان دەکرد گەر نەخۆشێکی وان تایەکی بێتێ باوەڕکان ئەیفرێنن لەم وڵات بۆ ئەم وڵات، بەڵام چونکە توشبوویەکیان نییە یان دەتوانین بڵێن کاربەدەستانی وڵات تەنانەت لە کاتی ڕۆژەکان یان لە کاتی هەڵبژاردن دێم قسەی باق و برێغ دەکەن. هیوادارم کرداروی نەک قسەی باق و برێغ. کێشەمان زۆرە، هەر خاستن کەمی دەرمانمان هەر نییە کە لە ساڕێکی دوومان ئەجە دەرمانمانەوە تێ نهاتیا، ئەمە پێویستمان زۆر زەروری بە دەرمانە. چۆن ئەو ماگانە خوێن تێ دەکەین بە هەمان شێوەش دەی ماگانە عیلاج وەرگرین، ئەگەر ناعیلاج نەبیتن ئەو خوێنە تێکەین ئاسمە لە ژیانمان بەرزدا تووشی چەندەها نەخۆشی دەبین و ژیانمان ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە. لەم ڕۆژەدا ئێمە داوا دەکەین لە خێرخوازان لە هاوکاری ئەوانەی کە توشبوان تالاسیمیانە زیاتر هاوکاری توشبوان بن بۆی بەردەوام بن لە ژیان و بۆی ئەوان ئامانجی ئەوان ئەوەیە کە بەردەوام بن لە ژیان بەخۆشتی وەک کەسێکی ئاسایی. ئێمە لە هەموو شتێکی بێبەشکراینە هەم لە ڕووی نەخۆشیە و لە ڕووی دامەزراندن لە شوێنێک استراتیژیەکان، هەروەها من وەکو توشبووی تالاسیمیا داوا دەکەم ئەو نەخۆشانێکە کولیان تەواو کردووە دابەزرێت بە زووتنی کاس، چونکە ئەوان پێیان ناکرێت هیچ ئیشێک بکەن بەهۆی نەخۆشیەکەیان. لە ئێستادا لە هەرێمی کوردستان زیاتر لە 2400 توشبووی تالاسیمیا هەیە. هاوکات ساڵی ڕابردوو 17 توشبووی تالاسیمیا لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی پێداویستەکانی چارەسەرکردنیانەوە لە هەرێمی کوردستان گیانیان لەدەست داوە. کۆی گشتی و نەخۆشانی تەلەسیمیان ئێستا لە هەرێمی کوردستان 2440 حاڵەتمانەیە لە هەموو هەرێمی کوردستان. بۆ دەرمانیش ئێستا دەرمان هەیە و ئەو دەرمانانە بە شێوەیەکی مەرکەزی دابین دەکرد لەلایەن وەزارەتی تەندروستی عێراقی فێدراڵ کە پێویستە و ساڵانی پێشتر دابین کرا و باشش بۆ گرفت نەبووە، تەنیا لە ماوەی ڕابردوو نەبێ ماوەیەکی دیاری کرا و هەندێک گرفتە بوو لە بەرووی لە بەغداش نەمابوو. ئێستا ئەو گرێبەستەی بەغدا کردوویەتی تەواو بووە، لە مانجی 6 دەرمانەکان دەگات پەیوەندی بەردەوامانەیە لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق. ساڵانە لە ڕۆژی جیهانی تالاسیما بەرپرسانی هەرێم کۆمەڵێک بەڵێن بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی توشبوانی تالاسیمیای کوردستان دەدەن، بەڵام ئەو بەڵێنانە لە گفتارەوە نەبوونەتە کردار. ئەمەش وای کردووە توشبوانی تالاسیما بێئومێد بکە لە حکوومەت، داوای هاوکاری لە خێرخوازان بکەن. دەشڵێن حکوومەت هیچ باچی بە ژیان و گوزەرانی توشبوانی تالاسیمیا نییە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.